يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، وتاری ڕۆژی هەینی تا ئەو شوێنەی کە بگونجێ وا باشە و وا پێویستە کە پەیوەست بێ بە ڕووداوەکانی ڕۆژگاری ژیانی ئەو خەڵکە کە پەیوەستە بە عەقیدە و بیر و باوەڕی میلەتەکەمانەوە. وتاری هەینی پێویستە خزمەت بە دین و عەقیدە و بیر و باوەڕ بکە، هەروەها موسڵمانان هۆشیار بکاتەوە بۆ ژیانێکی جوانتر و باشتر و سەلامەتتر. بۆیە ئێمە لە زنجیرە باسێکی خێزانیدا بووین، بەڵام بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە ماوەی تەنها 8 ڕۆژدا لە کۆتایی هەفتەی ڕابردووەوە و لە سەرەتای ئەم هەفتەیەوە لە کوردستاندا ڕوویدا و تەقینەوەی بتڵی غازی LPG لە ماڵەکان و لە ناو فڕنەکان و شوێنە گشتیەکاندا و چەندین وردە ڕووداوی تری غاز و ئاگریش هەموو ئیماندارێک، هەموو ویژدان زیندوویەکی وەکو جەنابتانی لە ناخەوە خەمبار کرد. هەر کەسێ ئیمان لە دڵیا بێ و هەر کەسێ ویژدانی نەمرد بێ، بە تێکچوونی ماڵی هەر کەسێک، بە جەرگ سووتانی هەر کەسێک، بە هەڵوەشانی هەر خێزانێک، ئەگەر دڵن ناڕەحەت نەبوو فرمێسک بە چاوتانە هات، لە ئیمانی خۆت بترسە، لە سڕبوونی ویژدانی خۆت بترسە. دووەمیشیان ئەو ڕووداوی تەقینەوەی غازە، دڵنیام وا گومان دەبەم کە هەر یەکێک لە ئێمە ترس و دڵە ڕاوکێیەکی بۆ دروست بووە. ئەو کەسانەی کە هەیانە هەر کەسێک سیستمی غازی شۆفاشی هەبوو بێ و ئەو غازە بتڵە گەورە لە سەربانەکەی بێ، بە دڵنیاییەوە ئەگەر هیچ عەیبیشی نەبێ هەز بە ترس و قەلەقی دەکا، ئەو چێژەی جارانی لێ نابینێ. هەر کاتێک خوای پەروەردگار خەڵاتێکی گەورەی پێبەخشی، ژیانت لە خەڵکی خۆشتر بوو، ئاسوودەتر بووی، گوزەرانت باشتر بوو، خوا لەبیر نەکەی، لە خوا غافڵ مەبە، پۆزی پێوە لێ مەیە، ئاگادار بە کەشەفشی بەسەر خەڵکا پێوە مەکە، بۆ میوانەکانتی باز مەکە ماڵەکەی من نەپێویستیم بە نەوتە و نە بە کارەبایەوە و لە دەرگاوە حتا حەمام هەمووی ئاوی گەرم و تەرتیباتە، بڵێ ئەوە فەزڵی ئەڵڵایە یا ڕەبی تا سەر بێ. هەموو ئەوانەی پار ئەم کاتانە سیستمی غازی شۆفاشیان هەبوو شانازیان پێوە دەکرد. ئێستا چوویتە ماڵێکەوە ئەگەر ئەو سیستەمەی هەبێ دەبێت لە خۆت دڵنیا نەبی تا دەچیتە دەرەوە، و کابرا خۆشی لە ماڵەکەی خۆی دڵنیا نییە. بۆیە هەر ئەوەی دوێنێ خەڵاتی خوا بۆ ئەمڕۆ دەبێتە مەترسی لە ماڵەکەتدا. کوڕە بەی خوای بزانە، نەچی بەی خۆتی بزانی ئەوەندە شانازی بەسەر خەڵکا پێوە بکەی. دووەم ئەوانەی کە دراوسێکانیان هەیانە، ئێمە لە ناو خەڵکین وەکو جەنابتان بڕواتان هەبێ هەر کەسێ دراوسێکەی ئەو بتڵە لە سەربانی ماڵەکەی بێ، زۆر لە ترس و خەلەقی و دڵە ڕاوکێدا دەژی. منداڵە بچووکەکانیش دەترسن، ئافرەتان بە دەرەجەی یەک زیاتر، خەمی خۆیان و هاوسەر و منداڵ و خانوویەک کە هەموو تەمەنیان لە پێناویە سەرف کردووە، ئەڵێن لە هەر چرکەیەکا بێ ئەم ساڵ ناکاتێکی تر ئەتەقێتەوە پێماندا. سێمیان ئەو کەسانەی کەوا بە ملیۆن دۆلاریان لەم ئیشەدایە، لەم شاری هەولێرە، لە سلێمانی، لە دوهۆک، لە هەر شوێنێکی کوردستاندا بژێوی ژیانیان لەسەر ئەوەیە، ئەو هەموو کەلوپەری شۆفاش و تەرتیبات و بتڵی غاز و ئەوانیان هێناوە. ئێستا ئەوانش لە ترس و قەلەقیەک و دڵڕاوکێکی گەورەدان. خەریکە سەروەتەکەیان لە کاتی گەرمەی ئیشان لە ناو دەچێ. ئەوانە ئەم کاتە خۆیان ئامادەکرد بوو بەرەو پاییز و سەرەتای زستان دەڕۆین و کەلوپەلیان ڕەواجی هەبێ و دایان شتی تر بێنن. ئێستا قفڵ بوون. ئەوانەش خەمی بژێوی ژیانیانە. چەندین وەستا و کرێکاریش بە دڵنیاییەوە لەم کوردستانەدا ئیشەکەیان ئەوە بوو، ئەوانیش بێکار بوون.
کەواتە ئەم بابەتە پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە کە خەمی هەمومانە، ترسی هەمومانە. ئیسلامیش ئەوەندە گەورەیە بەڕێزان، ئەم ئیسلامەی ئێمە ئەگەر تێی بگەین و ورد بینەوە لێی بۆ هەموو بابەتێک قسەی خۆی هەیە. ئەم ئیسلامە بۆ هەر ڕووداوێک کە دێتە پێشەوە چارەسەری خۆی هەیە. منیش بەم نەزانینەی خۆمەوە لە خزمەتی قورئان و فەرموودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لەم وتارەدا تەنها یەک ئایەت و یەک حەدیث وەردەگرم، باسی ڕووداوەکە، باسی ئەوەی با ئەم کارە ساتە جەرگ بڕۆ دڵتەزێنە چیمان فێر دەکا. ئەو بتڵەت کە هاتە بەرچاو ئەم دەرسانە بێنەوە، بتڵی غازی LPG چیمان فێر دەکا. یەکەمیان بەڕێزان ئیمانمان بە قەزا و قەدەری خوای پەروەردگار چەسپاوە. یەکێک لە بنچینەکانی ئێمە ئیمان ونؤمن بالقدر خيره وشره. هەر کەسی ئیمانی بە قەدەری ئیلاهی نەبێ ئیمانەکەی لایەکی لێبووەتەوە. ئیمانمان بەوە هەیە تەوەکل بەس دەبێت لەسەر خوا بێ، بەڵام مانای ئەوە نییە ڕێگای خۆپارێزی نەگرینە بەر. بۆ قورئان وەڵاممان دەداتەوە. سوورەتی النساء بخوێنەوە ئاەتی 70. خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا خذوا حذركم. ئەوە لەگەڵ تۆی ئیمانداریەتی شانازی دەکەین کە ئیماندارین، حتا ئیمانەکەت بەهێزتر بێ ئەبێ باشتر گوێ بۆ خوا ڕاگری. بڕێزان ئەمە قسەی مامۆستا فڵان کەس نییە، ئەمە قسەی مەلا فڵان کەس نییە، ئەمە قسەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، ئەمە قسەی ئەڵڵایە سبحانه وتعالى. هەموو ڕۆژە تۆ قورئان دەخوێنیەوە. یا ئەیها الذین آمنوا لەگەڵ تاک بە تاکی ئێوەیەتی، لەگەڵ منیەتی، لەگەڵ تۆیەتی، لەگەڵ خێزان و منداڵەکانمانێتی کە شانازی دەکەین بە ئیمانداریمانەوە حەمد و سەنا بۆ خوا. چیمان پێ دەفەرمێ خوا؟ خذوا حذركم. وریابە، حەزەر و وریایی و لێزانی و کارامەیی و وریابوون خۆز وەرگرە. ئەم قورئانە چەند وشەکانی وەردەن، خۆز وەری بگرە. یعنی چۆن کەسێک کە دەچێت لەگەڵ عەمودێکە کار دەکات لە بواری کارەبادا ئەو پەڕی مەترسی هەیە، کەسێک لەگەڵ مینا کار دەکات لوغم دانراوە دەچێت هەڵی دەگرێتەوە، چەند کارەکەی پڕ مەترسیە. یەکەم شت ئەبێ هەرچی کەلوپەلی پێداویستی خۆپارێزیە بەکاری بێنێ. بەڵام خوا دەفەرمێ چۆن ئەو کەلوپەلانە وەردەگری خذوا حذركم. ئاواژ لە پێش هەموو شتێکە مشکت بە ئاگا بخە، بەردەوام لە حەزەرا بە، نەچی بخافڵی، نەچی ئیهمالی لە کارەکان تا بکەی. بەقەدەر وەسائلی خۆپارێزی حەزەر پێویستە. خذوا حذركم، دائما خۆتان پارێزن، احتراز من مەخیف. هەر شتێ مەترسیدار بوو نەچن بڵێن تەوەکل لەسەر خوا کوڕە هیچ نییە. نانا، ئەوە ئەگەر تۆ ئیمانداری و خواناسی بە حەقی ئەبێ زۆر بە حەزەر بی لەگەڵ شتەکاندا. بەڕێزان ئەم حەزەرە هەر بۆ غازی LPG نییە، بۆ تەواوی ژیان خوا دەفەرمێ ئیماندار حەیفە تۆ ساوی الکەبی. ئیماندار ئەبێت تۆ زۆر بە حەزەر و بە وریاییەوە ڕەفتار بکەی. یەک لە بواری سوپادا ئەم ئاەتە قورئانیە چەند گەورەیە، خۆزگە لە هەموو شوێنەکان بنووسرایە. تانکێکی گەورەی غازی LPG سەرەکەل لە ئێسقانێک و نازام دوو شت تێک پەڕیون لە لوغما کە دادەندرێ، هەمووی ئەوەیە. یعنی مەترسی هەیە، نووساوە خەتەر، سام ناکە، ترس ناکە. خۆزگە ئەو ئاەتە بنووسرایە خذوا حذركم، بە ئاگا بە ئاگاییەوە ڕەفتار لەگەڵ ئەم مەترسیەدا بکە، ناچاری لەگەڵ یا بژی، بەڵام وریابە، نەچی بێ ئاگابی، نەچی بە نەزانی دەستکاری بکەی، نەچی خۆتی لێ بکەی بە وەستا. خذوا حذركم. ئەمە دەبێت یەک دەستگای گەورە وەزارەتێک لە حکومەتە هەبێ لە هەموو حکومەتێکی دنیادا بەس دەژێر ئەم ئاەتەدا. ئای ئیسلام چەند گەورەیە، ئای قورئان چەند گەورەیە. چۆن وەزارەتی پلاندانان گەورەترین وەزارەت و گرنگترین وەزارەتە لە حکومەتە کە ئێمە بەداخەوە بەس ناوەکەیمان هەیە، ناوەڕۆکەکەی پوچە، ئەبێ وەزارەتی خذوا حذركم هەبێ بۆ هەموو بوارێکی ژیان، لە بواری سەربازی و پێشمەرگایەتیدا، لە بواری ئیعلام و ڕاگەیاندندا، لە بواری ئابووری و دارایی وڵاتدا. پێمان دەڵێ لە بواری جەنگە ئەم ئاەتە هاتۆتە خوارەوە. ئاەتی 70 و دواوەی سوورەتی نیسا سیر کەم باسی جەنگ و جیهادی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوا نافەرمێ مادام ڕەسوول اللهتان لە ناودایە، ئێوە لە پێناوی دینی خوادا دەجەنگن، کوڕە بڕۆن، گولە تۆ نابڕێ، شمشێر تۆ نابڕێ. نا، خذوا حذركم، پێش ئەوەی جەنگ دەست پێ بکە ئەی محەممەد وریابە. ئەبێ هەموو احتیاتی خۆت کرد بێ، ژمارەی دوژمن بناسی، شوێنی بناسی،
ژمارەی چەکەکانی بناسی، جۆری چەکەکانی بناسی، بزانی لە چه ئاراستەیەکەوە وەدێ، بزانی هاوپەیمانی چێیە، بزانی لە ڕێ هەواڵگریتەوە جاسووسی لە ناو تا زەرع نەکردووە، بزانی تاقمێکی خۆفرۆشی نەخەڵەتاندۆ لە پشتەوە لێدەن، ئەبێت زۆر وریابی. ئەم ئاەتە دەبێت لە وەزارەتی پێشمەرگە ڕەفتاری پێ بکرێ. خذوا حذركم، کوڕە نەچی بڵێ تەمەنا دەکەم بێن، وەڵا لوتت دەشکێنن، ئەوە هیچ نییە. دەبێت بزانی داخۆ تۆ چێی، خۆت و دوژمنیش باش بناسی. دووەمیان لە بواری بازرگانیدا براکەم نابێت بە ڕیکلام بخەڵەتی، وەڵا ڕیکلامی بۆ کردۆ زۆر مهمە، ناوەڵا بێ وردبی حەزەرت هەبێ ئەو کەلوپەلەی هاتۆ بە کەڵک دێیان نا، ئەڵا ئەمە ئێرانی و ئەوە تورکیە و هیندی و ئەڵمانی وات سەر لێ دەشێوێنن بۆ خۆش نازانی کامیانە، ئەبێ حەزەرت هەبێ پرس بە ڕاوێژکارێکی زانستخوازی دڵسۆز بکەی لە بواری بازرگانیە تێ نەکەوی. سێمیان لە بواری سیاسەتە، سیاسەتمەدار نابێت قسەیەک دەرپەڕێنێ کاتێک کە تون بۆ دوای سەری خۆشی وڵاتەکەشی بکا بە قوڕا. چوارەمیان لە بواری ڕاگەیاندندا، عەزیزەکانی من، خۆشەویستەکانی مزگەوتم، ئەمڕۆ دەچێ بازاڕ، ئەچێ پێشانگا، ئەچێ سەر جادە، هەر سەی دەکەی کەناڵە و لە بێئیشان مایشی هێناوەتە بەردەمت، هەر خود دەبێتەوە لە بەردەمتە. کوڕە وریای خۆت بە قسەیەک نەکەی بێ شەرعی بێ، وەرە وریای خۆت بە کەسایەتی خۆت لە کەدار نەکەی بە قسەیەکی ناشرین. کوڕە عەزیزەکەم خذوا حذركم، ئاگەر لە دم و زمانت بێ سبەینە شتێک نەڵێ و دوای بتێنەوە سەر تەلەڤیزۆن بڵێ وامزانی ڕادیۆیە، ئەمجا عوزر بێنێ وەڵا نەمزانی، وەمزانی کامیرە بەدیارتەوە زانی ڕادیۆیە قسە دەکەی، وەڵا پەشیمانم، وەڵا ئەعسابم هەیە، وەڵا حەفم هەیە. برام یەکەم جا وریای خۆت بە، ئاگادار بە لەسەر قسەکانت لەو ڕاگەیاندن و کەناڵە و فرسەتت لێ دێنە. کوڕە وریای خۆت بە، ئاگال لە دینت بێ، ئاگال لە سەمع و کەرامەت و دوایی ڕادیۆکەت بێ. چوارەم لە ئیمزاکردن و چەپڵە لێدان و بەدووکەوتندا هەر کەسێ هەرکی با پرۆژەیەک ئیمزاکەین لە دایرەکەتا لەژێنە بڵێ کاکە نابا، بزانین داخۆ ئەمە چییە، بزانین ئەمە بۆ چییە، کوڕە قەڵەم نەخەیتە سەر کاغەزێک نەزانی بۆ چییە. عەزیزەکەم وریای خۆت بە هەردوو کەس کۆبوونەوە چەپڵە و هوتافێکیان کێشا، کوڕە نەچی خۆت و ماڵ و مناڵت دەدووکەی، چێڵە کابرا بەتەمانێ خۆ هەڵبژێرێ، لە وڵاتەدا بۆتە مۆدیل، هەر گەویستت خۆ هەڵبژێری سێ چوار قسە بەلایەنێک بڵێ بۆی کە لە دواییدا خەڵک دەنگت پێ بدا، لە دواییدا تۆ بەنان و کولێرەی خۆت دەگەی و خەڵکیش سفر بەدەستەوە. وەرە وریا بە، هیچ کەمە بە پەیژە خۆت و ماڵ و مناڵت، بزانە ئەمە ئەنجامی بە چی دەگا، ئەمە بۆ کوێ دەڕوا و نێتی چییە و بۆ کوێیە. وریا بەبرە عەزیزەکەم. شەشەم لە خۆشەویستی کوڕ و کچ و هاوڕێیەتی ڕەگەزی بەرامبەردا ئەبێ هەر کچێکی خۆشەویستم، هەر خوشکێکی ئازیزم، کوڕێک گوتی خۆشم دەوی و بە تەمام هاوسەرگیری لەگەڵ بکەم، یەکەم جار وا بزانە گورگە چێ ئەڵێم گورگە ورجی سەد کچی تری نەدڕیوە. کوڕە وریا بە عەزیزم، ئەبێ وریابی حتا بۆت یەکلایی دەبێتەوە، ئەمە خاوێنە پاکە دیندارە بە ڕەوشتە، ئەبێ زۆر حەزەرت هەبێ. وریابن بەڕێزان لە بینی دووشتا، نەقەد ڕەشبین بە لە ژیانەوە، بزانی چاک لە ژیانە نەماوە، نەساویلکە و خۆش باوەڕیش بە هەرچی هات دوو قسەی بەگوێ تا چرپان بڕوا بکەی. خذوا حذركم، مادام ئەهلی مزگەوت و ئیمانداری لەسەر حەزەر بژی، زۆر وریا و چاوکراوە بە ئەوە لە تۆ ئیماندار دەوەشێتەوە. یەکێ دەڵێ ئەی خوا هەر خۆشی لە قورئانە نافەرمێ لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 122 وعلى الله فليتوكل المؤمنون، ئیمانداران پشت و پەنایان تەنها و تەنها لەسەر ئەڵڵایە، وعلى الله پێشی خستووە، ئەنجا فليتوكل المؤمنون، یعنی پشت و پەنای تۆ بەس ئەڵڵایە، والله حەقا. بەڵام هەر ئەو قورئانەش دەفەرمێ خذوا حذركم، نەچی بڵێ پشت بەخوا خۆشم دەزانم هەڵێ و هەر دەشیکەم، خوا دەمپارێزێ، ئەوە لە سونەنی خوادانیە. ئەو هەڵەیە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریب و دووبارە بێتەوە. کابرایەک هاتبوو وەکو لە سونەنی لە صحیح ابن حبانە هاتووە، ئیمامی ترمیزیش حەدیسەکەی هێناوە، شێخ ئەلبانیش دەفەرمێ حەسەنە، واتە حەدیسێکی حەسەنە. کابرا وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتوون، فەرمووی بە سواری چی؟ وتی بە سواری حشتر. فەرمووی کوا حشترەکەت؟ وتی ئاوەتە أعقلها وأتوكل أو أطلقها وأتوكل أو أطلقها وأتوكل. پێغەمبەری خوا سنگەکە بچەقێن و گوریسەکە بخەمە قاچەوە بیبەستمەوە پشت بەخوا ببەستم، یان هەر ئەوە بەڕەڵای کەم بڵێم خوا ئەدامە دەستەوە پشت بەخوای گەورە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نانا وریابە، ئال لەوێەوە بۆ حتا قیامەت ئومەتی ئاگادار کردەوە، اعقلها وتوکل، ئاگادار بێ حشتەکە جوان جوان ببەستەوە، دڵنیا بە لێی ئەمجا پشت بەخوا ببەستە. تۆ سیارەکەت برێکی تێدانی و ستۆپ ناگرێ، بنزینی تیانێ، کورە با بڕی مشکلە نیە، پشت بەخوا برە خۆ بۆ خە دەخەڵەتێنی. داشقە فەقیرە بەس ئەوەی تای پێوە نەماوە،
نانە هیچ نابێ ئەوەی خوانەی کا نابێ واللهی ڕاز ناکەی ئەوە کەلامی خوا ڕەت دەکەی ونەعوذ بالله بیبەستەوە دڵنیا بە لە ساغ و سەلامەتی و چی پێویستی مادیە بیگرە بەر ئەمجا بڵێ تەوەکەلنا عەلە الله بۆ ئەگەر ئیماندار وا بزانێ بەس مادە شت دەکا والله بێ ئیمان دەبی خوایە من هەرچی لە ڕووی مادی و زانستیەوە کردومە و پێویستە لەسەر شانم جێبەجێم کردووە بەڵام والله ئیمانم هەیە ئەگەر تۆ لە پشتم نەبی هەر سەلامەت نابم مادە بە تەنیا هیچی بەدەست نییە خۆی ئەوە تەوەکولی ڕاستەقینەیە چی لە توانای مندا دەیکەم بەڵام یا ئەڵڵا پشت و پەنام بەستۆی بەستۆ خۆت دەمپارێزی کەواتە ئاتە قورئانەکە پێوتین یا ئەیها الذین ئامنوا خذوا حذرکم لە تەواوی ژیانتدا بە حەزەر و وریابە بێ بەرنامە و پلان مەبە دووەمیان بەداخەوە ئێمە کارەساتمان دووبارەیە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 6333 لە صحیحە هێناوێتی ئیمامی مسلم بە ژمارە فەرموودەی 2998 لە صحیحی خۆیان ئەم فەرموودەی هێناوە لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئیماندار تۆ دەگرێتەوە من دەگرێتەوە بەویستی خوا گەورە خوا لە ئیمانداران قبوڵمان کەی یەکێک لە صیفاتی گەورەی ئیماندار ئەوەیە لە شوێنێکەوە لە یەک کونەوە دوو جار ناگەسترێ دوو جار پێتەوە نادرێ لە مەوسوعەی نەظرەة النەعیمە شەرحی ئەم فەرموودەیە ئاوا کراوە أن المؤمن يستفيد من خطأ وقع فيه هو أو غيره فلا يكرره مرة ثانية ئیماندار کەسێکی وریایە هەر هەڵەیەک خۆی بیکە ئەو غەیریه یان لە غەیری خۆتەوە بینیت کە تووشی چ هەڵە و کارەساتێک بووە دووبارەی ناکاتەوە ئیماندار کەسێکی ئاگایە دایمە لەگەڵەوەیە حەزەری هەیە دەرسیش لە عیبرەت و دەرس لە ڕووداوەکان وەردەگرێت بەسەر خۆتە هات مەهێڵە دووبارە بێتەوە بەسەر خەڵقا هات تۆ دەرسی لێ وەرگرە بیکە بە عیبرەت بۆ ژیانت بەداخەوە ئێمەی کورد بەخوا زۆر مسلمانی باشین بەخوا زۆر دڵپاک و چاکین بەخوا زۆر بەخشندەین ئەم میلەتی کوردە صیفاتی چاکمان یەکجار زۆرە کە لە میلەتانی تری دنیای مسلمانە زۆر کەمە بەڵام بەداخەوە ئەو خراپەیەمان هەیە عیبرەت لە ڕووداوەکان وەرناگرین لە سیاسەتە تخوا لەوەتی مێژووی کورد هەیە هەر ناڵی دوێنێ دووبارە دەبێتەوە چەند جار دەمان خەڵەتێنن هیچ سیاسیەک نازان مێژووی نەخوێندێتەوە بەسەریا تێپەڕیوە هەمان هەڵەی سیاسی لە میلەتی کورددا دووبارە دەبێتەوە دوو لە خۆشەویستی و هاوسەرگیریدا ئەو هەڵانەی ئێمە دەیکەینەوەکانیشمان دەیکاتەوە ئەو هەموو کچە دەبیستێت چۆن دەستی بڕدراوە لە ڕێی فەیسبوک و موبایل ئەوان و دوای چۆن تەلاق دراوە چۆن حیای براوە کە دیسێکی کچەکانی ئێمە هەر دەکەونەوە هەمان هەڵەوە دەرزوەر ناگرین ئەوە هەموو ڕووداوە لە پارە خواردندا هەر نابینی ساڵێک نا دوو ساڵ یەکێ پەیدا دەبێ وڵات 500 دەفتەری خەڵکی برد وڵات 50 ملیۆن دۆلاری خەڵک لەم کوردستانە براو کوتێک کاسفید بۆ پێوە دەکەم کەس دەرسی لێ وەرناگرێ هەمان فێڵبازێشکە پەیدا دەبێتەوە لە بەرگێشکەی نوێدا دەستی ئەو خەڵکە دەبڕێتەوە ئەخ زۆر سەیرە ئەوە هەر دوێنێ ڕوویدا ئەبووە جارشکە لە بازاڕی هەرێمی کوردستانە ئەمە نەکرایەوە دەرسمان لێ وەرنەگرت لە بواری هاتوچۆدا ئەو مرورە سەربازەنە ناسراوانە فەقیرە بە ئامۆژگاری بە بەرنامەی هاتوچۆ هەموو شتێکمان پێ دەڵێن ئەزیزەکەم ئەنجامی تیژڕەوی و سەرکەشی ئەو ماڵوێرانیەیە کەچی کە دەچینەوە ناو سیارەکەەوە و ئەزانین ئەمجا باشتر دێخوڕی تیژڕەوتر بە بۆی تۆش تووشی هەمان کارەسات بی ئەخە ئەو هەموو ئامارە سامناکەی بڵاو دەکرێتەوە ئەو هەموو ڕاگەیاندنە خەریکێتی ئەبووە عیبرەتی لێ وەرگیرایە ئەبووە هەر ڕوودا و زۆر کەم بوویایەوە ئەو هەموو سارەیە دەبینی ئاخی بەدیارەوە هەڵدەچێشی ئای تووشی چ بووە کاکە وەڵڵاهی یەک تۆس هێواشتر بووە لە سنووری یاساییدا بڕۆیشتایە ئەو قەدەری خوا بە جۆرێکی تر دەبوو لە لافاودا هەموو ساڵ دووبارە دەبێتەوە دەرسی لێوە ناگرین لە سووتان و ئاگرکەوتنەوەدا و ماڵوێرانیدا دیسان هەمان تەمسی دووبارە بێتەوە جومعەی ڕابردوو عەرزم کردنەگە لایەتان بێ وتم دڵنیام دووبارە دەبێتەوە یەک ڕۆژی پێچوو لە هەدووهۆ کشە دووبارە بووەوە دەست بەجێ دەرسی لێ وەرنەگیرە بە سەرمانە تێدەپەڕی یا ڕەبی خوا پێشبینەکانمان هەڵە بن دیسان دڵنیام دووبارە دەبێتەوە چونکە دەرسی پێویست لە ڕووداوەکان وەرناگرین بەڵام ئەزیزەکەم وتراوە ڕب ضارة نافعة زۆر شت هەیە زۆر زیانمەندە زۆر خەفەت هێنەرە زۆر دڵتەزێنە بەڵام ئینسانی ژیر سوودی لێ وەردەگرێ ئەم ڕووداوەی کە ڕوویدا لە کوردستانە ماڵی ئەو کاک حاجی مەسەری سلێمانی لەگەڵ ڕەکی کازیوە
ئەم بنەماڵە بەڕێزە هەل لە باب و باپیرانیانەوە حەمد و سەنا بۆ خۆوەکو بنەماڵەی جەنابتان بنەماڵەیەکی دیندار، بنەماڵەیەکی خانەدان، بنەماڵەیەکی نانبدا، بنەماڵەیەکی بەدەم خەڵکەوە بوو، کەسانێکن خێزانێکی بەختەوەرن، کابرا بەختەوەری خێزانە حەفتانە بتوانانی کوڕکچەکانت و بووکەکان و زاواکانت و نەوەکانت لە ئامێز بگری و لەسەر سفرەی خۆ نانیان دەرخوادەی. خۆزگە هەموو خێزانی کورە و شعورەی دەبوو، ئەو هەستەی دەبوو ئاوا حەفتانە نەهێڵی لە یەکدا ببڕێن. ئەوە نیشانەی بەڕێزی ئەو خێزانە بووە. ئیتر ئەم ڕووداویان لێ ڕوودا لە دهۆکیش، ئەو دهۆکەی کە من خۆم نەمدیوە، بەڵام هەموو قوتابیەکانمان لە سنووری سلێمانی کە لەوێ خوێندکاری چەند ساڵ بوون باسی دلۆڤانی و بەڕێزی و بەحورمەتی و خانەدانی و دڵپاکی و شارپاکی ئەو شارە خۆشەویستەی بادینان دەکەن. ئەم ڕووداوە مردنی ئەو پەپولانە، مردنی ئەو منداڵە جوانانە، مردنی ئەو ئافرەتە ڕووسورانە، خۆڕاگری و دڵقایمی ئەو پیاوە مەردانە، باوەڕ ناکەم هیچ کەسێ زەڕە ئیمان لە دڵی وجدانیا هەبوو بێ چاوی فرمێسکی پێدا نایەتە خوارەوە کە باوچێک خێزان و منداڵەکانی خۆی بەدەستی خۆی بخاتە گۆڕەوە، خۆیان بەوە تاقیمان نەکەیتەوە، خۆیان زیاتر سەبوریش بەوان بدەیت. چکارە ساتێکی دڵتەزێنە ئەگەر ئەوەی دهۆک دەبینی لە ئەفسەرێکەوە، لە خوێندکارێکەوە، لە گەنجێکەوە، هەمووی بەدڵسۆزی دەڕوا و هەمووی دەبێتە قوربانی، ئەبێتە سوتا و بریندار. ئەگەر کورد لەم ڕووداوە دەرزوەر نەگرێ، باوەڕ ناکەم قەت جارشکە دەرزوەرگرێ. ئەم کارە ساتە بەم پاکانە دەرسی گەورەی بۆ میلەتی کورد تێدایە ئەگەر بە سەریاتیان نەپەڕین. دەرسی یەکەمیان ئەوەیە ستەم لە قەزا و قەدەری خوا مەکەن، ستەم لە تەوەکل لەسەر خوا مەکەن. خوا لە ماوەی دوو-سێ ڕۆژە دوو بینای نیشان داین. بینایەک دروست کراوە هیچ خەتای خاوەنەکەی تێدا نییە، ئەویش وەکو خەڵکی ئاوای کردووە، بینایەکیش لەسەر جسر و پایە کراوە. ئەوەی جسر و پایەکەت خەتەرناکیەکەی کەمتر بووە، ئەوەی کە جسر و پایی نەبوو بەس دەسە ئەم بلۆکە زەعیفە سێ قەت دروست کراوە، چ زیانێکی گەورەی زیاتری لێکەوتەوە. ئەگەر ئەم خاڵە بەسەر یەکێتی ئەندازیاران وەزارەتی شارەوانیدا تێبەڕبێ گوناهێکی گەورەیان دەگاتێ. لەمڕۆوە نابێ هیچ بینایەک ڕێگەی پێ بدرێت لە یەک قەت زیاتر ترازا لەسەر جسر و پایە نەبێ. والله من خۆم لەو بوارەدا ئیش دەکەم، باوەڕتان هەبێ بە کابرا دڵی کاکە گوناحە کوڕە ماڵ من نانە هیچ نییە، هەر ئەوە تا ئەم چیمەنتۆیە چوە سەریەک 4 قات 5 قات دەکا یەک پایی تێدا نییە، هەر هەمووی بلۆک و خشتە لە یەک ڕووداوی بچووکە هەمووی بەسەرێکا دەتەپێ، ئەو سەقان دەچنە سەر یەکتر. ئەبێ یەکێتی ئەندازیارە ئەمەی بەسەرا تێنەپەڕێ، هیچ مۆڵەتی بینایەک نەدرێ. ئەگەر خانوویەکی دوو قات بێ بەبێ جسر و پایە بکرێ، ڕووداوەکان سامناکتر نابن، بەڵکو لیان کەم دەبێتەوە. دووەمیان سەلماندی کورد یەک خاکە، یەک میلەتە، یەک دڵە. ئەو ڕۆژەی کە لە سلێمانی پرسە بوو چەند جوان بوو لە قەڵای هەولێر و خەڵکی بەڕێزی هەولێرا پرسە بۆ خەڵکی سلێمانی دانرا، مۆم لەسەر ئەو پەپولانە دانرا، لە دهۆک و بادینانەوە پرسیان بۆ دانرا. شین و شایی دەستیاوە ڕۆژی 2 ڕۆژ دوای ئەوە خەڵکی سلێمانی پرسەی دەجێڕا لەگەڵ خەڵکی دهۆکە لە هەولێرە و پرسەنامەی بۆ دەنێدرا و ئامادەی هاوکاری دەکرا. ئەمە پێیوتین ئەم میلەتە بە کوێرایی چاوی سیاسیەکانی کورد، بە کوێرایی چاوی شارچێتیەکانی کورد هەرچی بکەن خەیاڵتان خاوە، ئێمە یەک میلەتین، ئێمە یەک مسلمانێتی و قورئان و حەدیثمان هەیە، ئێمە یەک خاک و نەتەوەین، ئێوە ناتوانن دابەشمان کەن. خۆزگە ئێوەش بە ئاگا هاتنایەوە، ئەو سیاسیە کەل لە پوتانەی کورد دەڵێم، خۆزگە بە ئاگا هاتنایەوە، ئێوەش دەستی برایەتیتان بخستە دەستی یەکەوە. بەڵام بۆ پارە خواردن نا، بەڵام بۆ نەوت هەڵدوشین نا، بە یەکەوە بۆ خزمەتی میلەتی فەقیر و هەژار کە بەیانی ئیشتان پێێتی قوڕ بەسەرتان، خۆزگە ئێوەشی بە ئاگا بێنایەوە. سێمیان دوو ڕووداوم بینی، هەم شادی و شانازی، هەم شەرمەزاری و شیوەنی دەوێ. شادی و شانازی بوو کە بینیمان لە سەرۆکە باڵاکانی وڵاتەوە تا ئەوانەی خوارێ بەشداریان کرد بە تەلەفۆن، بە سەردان، بە ئامادە دەربڕین بۆ دروستکردنەوەی خانوو، بۆ بناردنی بریندار بۆ دەرەوەی وڵات، بە هەر پێداویستێکتان بێ. خاوەن مردوو چاوی تیژە، مەرحەبای هەموو کەسی پێویستە دڵنەوایی دەوێ. خۆ ئەوە ئەگەر سەرۆکی وڵاتەکە بێ و کاربەدەستانی باڵای حیزب بن زیاتر کابرا دڵخۆش دەکا، هەتا ئێرە شادمانی دەوێ. خوا دەکا کاربەدەستانی ئێمە لە کاتی ناڕەحەتیدا لەگەڵ میلەت بن شادمانم، شانازیە. بەڵام ئەگە ورتان بیر لێکرد بێتەوە جێی شەرمەزاریشە، بۆ حکومەتێک 31 ساڵ بێ لەسەر حکمڕانی بێ، هێشتا بیری لەوە نەکرد بێتەوە ئەگەر کابرایەک دوای ئەوەی خانوەکەی بەڕووداوێک سەری شیڕۆی و ماڵی شیڕۆی
ئەوانە بەڕێزان ئەوەندە بنەماڵەن ئەوەندە خاوەن قەومن پشتیوانی هیچ حیزبێکیشیان نەبێ خۆیان خانی خۆیان دروست دەکەنەوە ئەوانە ماڵی ئەو شێخانە دەمێک ساڵە پەنای گای خەڵکن ئەوانەی دهۆکیش بە هەمان شێوە بەڵام ناخۆشە سەرۆک حیزبێک سەرۆک حکومەتێک سەرۆک فڵانێک من خانوت بۆ دەکەمەوە نەخێر خێری تۆم ناوێ ئەبێ ئەم وڵاتە بودجەیەکی تایبەتی تەرخانکراوی هەبێ هەر کەسێک دوای هەڵسەنگاندنی لیژنەی یاسایی و نەبوونی کەم تەرخەمی و ڕووداوێکی ئاوا ماڵوێران کرد ئەبێ حکومەت لە بودجەی گشتیدا خانوو بۆ کابرا بکاتەوە منداڵەکانی بەیانی شەرمەزار و چاوبەرەژێری هیچ کەس نەبن ئایا حکومەت دوای ئەم ڕووداوە بودجەیەک دیاری دەکا بۆ ئەم ڕووداوانە ئەگەر نەیکا بەڕاستی کەم تەرخەمە جێگەی شەرمەزاریە نەک جێگەی شانازی ئەزیزەکانی من کاتی خوتبە زیاتر درێژ ناکەمەوە داواکارم لە خوای گەورەی یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت ئەم کارە ساتانە لە کوردستانە یا ئەڵڵا دووبارە نەبنەوە یا ڕەبی خوای گەورە و میهرەبان بەم کارە ساتە ماڵوێرانکەرانە تاقیمان نەکەیتەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون